بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە وردەکاریەکانی بودجەی عێراق دەکەین هەروە باز لەوە دەکەین کە لە مانگی داهاتووە ئایا هەرێم پشکی تەواوی بۆ دێت و پشکی هەرێمی کوردستان چەندە و ئایا کێشەی موچە و پرۆژەکانیش چارەسەر دەکات لەگەڵ بەڕێز کاک سۆران عومەر پەرلەمانتاری عێراق سەرسەرم پرسە دەکەین کاک سۆران بەخێر بێت سوپاسیان بەدەبوون دەکەم سوپاس دەکەم کە سەرتا لەوە دەست پێ بکەین بودجەی عێراق بەشی موچە و پرۆژە و خەرجی حکوومەتیشی دابین کردووەوەی کە پەیوەندی بە پشکی هەرێمەوەی بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڵێ ئەمە لە 112.67 کۆی گشتی بودجەی عێراقمان بۆ دێت دوای لێدەرکردنی ئەو نەفەقاتانەی لە سیادی و حاکیمە هەیە لە حاکیمە لە سیادی بەشێکی پێشمەرگەمان بۆ دێتەوە لەبەرەوەی بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراق لە مەسەلەی حرس حدود و گومرگووەندێک لەوانەشمان بۆ دێتەوە ئەوی تری لە نەفەقاتی حاکیمە دەرمان و بەشە خۆراک و ئەوانەمان بۆ دێتەوە دوای ئەوە لە 112.67 کۆی بودجەکەمان بۆ دێ دوای لێ دەرکردنی نەفەقاتی سیادی و حاکم یعنی سەکەک سوراوی بەڕێز دەڵی خەرجی حاکیمە 1 تریلیۆن 257 میلیارد پشکێرێن ئەوە لە دەرەوەی 12.67 لەگەڵ تقریبا نزیکەی 4 تریلیۆنی خەرجی نەوت ئەویش لە دەرەوەی خەرجی 12.67 ئەوش بەجیا دانراوە بەڵام ئیشکالێک هەیە لە مەوزوعی نەوتەکە لە خەرجی کرێی دەرهێنان و نەقڵە باشە کە عێراق لە ئێمە وەکو عقودی عێراق مامەڵە لەگەڵ دەرهێنانی نەوت و کرێی نەقڵەکەین کام پارێزگایە زۆرترین نرخی هەبوو بۆ دەرهێنان و نەقڵ ئێمە بەو سیعرە سیعری هەرێمی شەدەین هەرێم لەوێ ڕەنگە زەرەرێکی هەبێت چکە عەقدەکانی هەرێم گرانترە شێوازی عەقدی نەوتی هەرێم لەگەڵ شێوازی عەقدی نەوتی عێراق جیاوازی ئەوەژە بێ مراجعە بکرێتەوە یەکێکە لەو شتانی کە وەزارەتی نەوتی عێراق بێ مراجعەی هەموو گرێبەستەکانی هەرێم بکاتەوە لەگەڵ ئەو کۆمپانیایان باشە بەس ئەوەی ئێستا بە هەردووشیان بەڵێ مەرسێکیان بە گواستنەوە بەرهەمێنە هەنادەکردن 3 تریلیۆن و 926 میلیاری بۆ دانراوە بەڵێ بازدەوەکەی بە پێی راپۆرتەکانی دیلۆیت ئەوەی خەرجی هەرێم 6 تریلیۆن بێ زیادە لە کوردستانی خەرجی زیادە کراوە لە بواری نەوت بۆنم بەرد لە ڕاگررتنی بە دڵنیایەوە خەرجی زیادە زۆر کراوە وەکو چۆن هەموو داهاتەکان لە 60 واریداتی نەوت ڕۆشتووە بۆ خەرجی جۆرا و جۆر کە ئەمە یەکێک بوو لەو گرفتانەی 10 ساڵی ڕابردوو کە ئێمە بڕوامانوا بوو ئەمە بردننی پارەی نەوتە بەو ناوانەوە گینا ئەوە حەقیقی نییە بۆیە پێ ئەو 6 تریلیۆنی کە باس کراوە لە راپۆرتی درۆیت بۆ خەرجینەوە حەقیقی نییە چکەسە ئەو عێراق پڕ کراوە 4 تریلیۆنە پڕ کراوەتەوە یعنی خەرجی چۆن نەفەقاتی سیادی لە عێراق بەردەوام زیادەکا بۆ ئەوەی پشکی هەرێم کەمەکە لەگەڵیا چەندێ نەفەقاتی سیادی زیاد کە عێراق پشکی هەرێم کەمەکە بەڵام چەندێک خەرجی نەوتیان زیاد کردووە ڕێگایان هێشتۆتەوە بۆ ئەوەی بردننی پارە بە ناوی نەوتەوە زیاتر بەرن باشە بەزەوەی کە پێوەستە بە موچە ئێستا زۆر جارانێکیان هەندێک میدیاوانە باز دەکەن کە بەشی موچە ناکە ئەوەی لە عێراق خۆ بەشی موچە ناکە چونکە ئەوەی ئێوە بە سابتان کردووە 9 تریلیۆن و 300 میلیارد بۆ فەرمانبەران 1 تریلیۆن و 346 بۆ خانەشینان 228 میلیارد و 304 میلیۆن دینار بۆ موچەی پێشمەرگە بە تێگرادە تریلیۆن و 774 میلیارد دینارە بەش ناکات چۆن بەش ناکە ئێمە داهاتی ناوخۆمان هەیە باشە و داهاتی ئیتیحادیش کە بریتە لە گومرگ و منافیزی حدودی نیوەی ئەڕاتەوە نیوەیە مێنێتەوە ئەوانەژە بێ حساب بکەی کە بۆ هەرێمە مێنێتەوە هاوکاری ئەو پەیمانان هەیە بەڵێ وایە ئەو قەرزەی TBI دەرەچێت هەر لەوێ لێمانە بڕن ئەویش 5 ساڵەکە زیاد کرا بۆی بە 7 ساڵ بدرێتەوە واتە نیسبەتێکی لێبڕینی ئەو قەرزانەی TBIش بۆ هەرێم باشە زۆری لێ ناڕوە و ئێمە بودجەی پەرەپێدانیشمان هەیە تەنمی ئەقالیمیشمان بۆ دێت باشە کەویش سەروی 2 تریلیۆن و شتێکە بە پاکێجێ دێ بۆ هەرێم بۆی هەرێم
حکوومەتی هەرێم خۆی تەوزیع کاتەوە بە پێی مەناتقی کە ناوچەکانی کە پێویستێتی لە هەموو حاڵەتێکە باشترین دۆخە بۆ لە ڕووی دارایی و لە ڕووی ئابوووریەوە بۆ هەرێمی کوردستان بەراورد بەوەی کە لە 10 ساڵی ڕابرد و لە ساڵی 2013 بە دو حکوومەتی هەرێم پەیڕەوی کردووە دوو هێندەیەوەی کە حکوومەتی هەرێم داهاتی هێناوەتەوە لە نەوت و لە ناوخۆ دوو هێندەمان بۆ دیانی دوو ئەوەندەی کە حکوومەتی هەرێم مانگانە سەرفی کردووە بۆ هەرێم لە یەک مانگا دێت بۆیە لە بەرژەوەندی خەڵکە و لە قازانجی خەڵکە لە قازانجی ئابووری هەرێمی کوردستانە باش ئەنی کێشەی موچە دەکرێت بڵێم بە تەواتی چارەسەر دەبێت ئیدارەدانێکی باشەبێ بەشی زیاتر لە موچە هەیە حکوومەتی هەرێم جگەل لە ئیدارەدانێکی باش و ڕازگۆیانە لەگەڵ حکوومەتی عێراقی بۆ ئەو مستحقاتەی خەڵک لە عێراقەوە کە دێ هیچ مەجالێکی تری نییە چکە حکوومەتی هەرێم هەر شتێک بکە کە نایاسایی بێ هەر مامەڵەیەک بەو شایستە دارایەنەی هەرێمی کوردستان و خەڵکەوە بکە کە دێ بۆ هەرێمی کوردستان تووشی گرفتە بێت و خەڵکی کوردستانیش دوایی تووشی گرفت ئەکا چونکە ئەگەر بە ڕێگای دروست وەکو خۆی یاساکە جێبەجێ نەکا ئەوە گرفتمان بۆ دروستەکە هەرچەندە جاران حکوومەتی هەرێم بۆیە گرفتی دروست کرده بوو بۆ بەشە بودجەی هەرێم تەواوی نەوتەکەی نەئەدا بە عێراق لە کاتێکە نیوەی ئەوەی کە ئێستا هەمووی ئەبەن نیوەی ئەویان داوا کرد لە هەرێم ئەو کاتە نەوتی نەئەدا ئەوانی ژامادە نەبوون هیچ شتێک بۆ هەرێمی کوردستان بکەن بەڵام ئەم جارە ئەوە نییە بڵین وەڵا حکوومەتی هەرێم نەوت نادا نەوت لە دەستی خۆیان نەماوە بە ئیجباری نەوتەدا نەوتیان لێ سندووە و جگە لەوەی کە بەبۆری دەڕواتە گەڕ ڕۆشت لێی وەردەگرن ئەوەشی کە لە ناوخۆ بەکاردێ و بە تەنکەر ئەبێ ئەویش هەموو تەسلیم بکە بۆیە ئەم جارە حکوومەتی هەرێم بە بێدەسەڵاتی تەسلیمی ئەم واقعە بووە کە یاسای بودجە لە بەغداوە دێ و لە بەغدا جێبەجێیەکرێ بەشە بودجەی هەرێم دێ ئەگەر بەدەست حکوومەتی هەرێم بوایە و ئەو یاریەی کە خۆی کرد لە سا 60 داهاتی نەوتبەرێ کەس نەزانێت چۆن سەرفی کردووە قەت ئامادە نەبوو ئەمە بکا کە ئێستا ڕوویداوە بەس ئەو پابندی کە هەرێم هەیە قورسە جێبەجێکردنەکەی 400,000 بەرمی نوێی داهاتی سنوورەکە نەخێر قورس نییە وەش بێ بیکە خۆ بەدەست خۆی نییە ئەگەر ئەوە نەکات چی ڕوودەدا بۆ نمونە ئەگەر 400,000 بەرمی نەوت تەسلیم نەکرێ کێشە دروستبووی نوێی داهاتی سنوورەکان بەس داهاتی سنوورەکان بەکەم پێوەرە دیارێکی لە سەڵا 50 دیوانی چاودێری عێراق خۆی دێت دیوانی چاودێری دارایی هەرێم خۆی چۆن ئالێتەکەی چۆنە دیوانی ڕقابەی مالی عێراق و هەرێم و وەزارەتی دارایی هەردوو لە وردبینی لە داهاتی خاڵە سنووریەکانەکەن خۆ یەکێک لەو خاڵانەشی تایە بوو کە ئیدارەی مشتەرەکی مەنافزی حدودی ئیقلیم لەگەڵ عێراقا بدرێ لە ڕێکەوتنەکانە دەریان هێناوە ئەوە نەماوە لە بودجەیە بەڵێ ئەگەرنا عێراق زۆر تەرکیزی لەسەرەوەیە کە بگا بە ڕقەمێک لە داهاتی مەنافزی حدودی ئیقلیمە کە کۆنتترۆلی بکە چکە نیوەیە بێت تەسلیم کاتەوە بە ڕسمی هەرچەنە ئەمە ڕەنگە بەداخەوە ئەم دوو حیزبەی دەسەڵات سەد وردبینی بکرێ لە مەرزەکان و لە خاڵە سنووریەکان ئەوەی کە خۆیان کردویانە هەرەیکەن هەر بەردەوامە بن بەشێکی داهاتەکە هەر لە پشتەوە بردویانە و ئەیبەن و بەو جۆرەیان کردووە لە ڕابردوو بەڵام ئەبێ نیوەکەی تری تەسلیمی عێراق بکەن باشە بەزەوی خەمنێدا ئێستا 780 ملیۆن دینار بۆ هەرێم و 780 ملیۆن دینار بۆ بەغدا بڕات بەو داتایە کە بازدەوە دەکرێت ئەمە ئێستا بێت 780 ملیۆن ملیار لە ساڵێکە نیوەی داهاتی اتحادی ئەوەن دەبێت یعنی چۆن نیوەی داهاتی سنوورەکان کە بە پیاسە ئیداری مەلنا بدرێت بە بەغدا سەرسکرتێری ئەنجومەنی وەزیران راپۆرتێکی کردبوو دەڵێ 780 بۆ هەرێم دەبێت 780 ملیار 780 ملیارشی بۆ بەغدا لە ساڵەکە بەڵێ ماگانە بە 65 ملیار خەمڵێنراوە یعنی 150یەکە من بڕام بەو ڕقەمانە نییە کە حکوومەتی هەرێم بڵاوە کاتەوەشیدا بە بەغا هیوادارم بەغا وردبینی زیاتر بکاتیایە چکە زیاترە لەوە ڕەنگە ئەو نیوەی داویانە بە بەغدا نیوەشیان بۆ خۆیان لادابێ نیوەشیان بۆ هەرێم هێشت بێتەوە ینی سێ بەشەوە یەک بەشێتی
باشە بەس ئەوەی کە 9 تریلیۆن و 300 میلیارد بۆ موچەی فەرمانبەران دانراوە بەڵێ بەس بۆ ئەو فەرمانبەرانەیە چونکە پێشتر ساڵان ڕابردوو 6 تریلیۆن و 3 تریلیۆنێک زیادی کردووە ئەی هیچ پلەیەکی وەزیفی تێدایە بۆ دامەزران بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەواکەوێتەوە سەر حکوومەتی هەرێم بەڵام خۆتەزانی حکوومەتی هەرێم لە چەندێکە یاسای بودجەی نەبووە بە یاسا خەڵک دامەزرێنرێ لە یاسای بودجەیە تەخسیساتی مالی بۆ ئەکرێ حکوومەتی هەرێم پێشەوەی تەمەنی پەرلەمان درێژکاتەوە بە نایاسایی و هەڵی ژۆشێتەوە لە ساڵی 2014 من پەرلەمانتار بووم تاکو ساڵی 2020 بە کۆی گشتی یعنی لە 2013ەوە پەرلەمانتار بووم تا 2020 یاسای بودجەم لە هەرێم نەبینی یعنی من ئەمە ساڵی هەشتممە لە ئاستی هەرێم و عێراق پەرلەمانتارم یەکەم جارە مناقەشە یاسای بودجا کرێ ئەویش لە عێراق کردومانە بۆیە دووخول لە پەرلەمان کۆتایی هات بە 10 ساڵ 5 ساڵ بە 5 ساڵی ساڵێکی هەڵوەشاوە کەشی بخەسەر یاسای بودجەی نەدیوە پەرلەمانتاری هەرێم بە یاسای بودجە ئەو شتانە ڕێکەخرێ پێشینەکان ڕێکەخرێ دامەزراندن ئیزافە ئەکرێ پلەی وەزیفی نوێدا ئەنرێ بەس ئەگەر یاسای بودجەی ئێستانیە مانایەوەیە کە دەبێت حکوومەتی پلەیەکی وەزیفی نوێدانە مەزرێ ماڵسایانی بێژە گرێبەستەکانە خۆبەخشەکانە یەکەمەکانە مانای ئەوەیە دەبێت دای مەزرێنێت چونکە دەرچوویەکی زۆری دانەمەزراومان هەیە باشە خۆبەخشێکی زۆرمان هەیە لە کەرتی تەندروستیە وانە بێژێکی زۆرمان هەیە لە کەرتی پەروەردە گرێبەستێکی زۆرمان هەیە لە هەموو کەرتەکانە کە هەیەە 15 ساڵە گرێبەستە هیچی بۆ حساب نییە و هەژمار نییە بەیانی ئەگەر بکرێ بە هەمیشەیی ئەو تەمەنەی کە خزمەتی کردو بۆی هەژمار ناکرێ حکوومەتی هەرێم غەدری زۆری کردووە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە وەبەرهێنەرەکان لە بەڵێندەرەکان لە خاوەنکارەکان لە موچەخۆرەکانی لە خانە نشینەکانی لە تۆڕی کۆمەڵایەتی کە لە 2013 بە دووە لە 2014ەوە هاوکاری تۆڕی کۆمەڵایەتی بڕیوە جگە لە کەمەندامان بە هاوکاریەکی کەم یعنی حکوومەتی هەرێم غەدری گەورەی کردووە لە عێراق سەرڕای ئەو هەموو تێبینیانە سەرڕای ئەوەی کە ڕوئەیەکی وازەحی نییە عێراق بۆ ئایندەی ئابووری وڵاتەکەی و بوژانەوەی و پێشخستنی ژێرخانەکەی هاتوونە پارەی کە پێیانە و دەستیانەکەوێ بەو هەموو عەجز و قەرز و داهاتەوە دێن تەخشان و پەخشانیەکەن بۆ دامەزراندن و بۆ تۆڕی کۆمەڵایەتی و چونکە هەمویان بە کاتی خۆیانە بینن سەم کابینەی محەممەد شیع سوودانی پێی وایە بەم پارە زۆرەی هاتۆتە دەستی بەم هەموو دامەزراندنەی ئەیکا بەم هەموو تەخسیساتی ئەیکا بۆ محافەزات هەمویان ڕازیەکە و 3 ساڵی تەمەنی حکوومەتەکەی کەماوێتی بەڕێیەکە یا 2 ساڵ و نیوی تەمەنی حکوومەتەکەی کەماوێتی بەو جۆرە بەڕێیەکە بیر ناکاتەوە و عێراقیەکان بیر ناکەنەوە کە ئەم وڵاتە ئەگەر داهاتەکەی کە زۆرینەی لەسەر نەوتە بەیانی بەسیترین دابەزین لە نرخی نەوت هەبێ عەجزی موازنەی ئێمە لە 64 تریلیۆنەوە ئەڕوا بۆ 100 تریلیۆن ینی نیوەی موازنەکەمانە بێتەوە بە عەجز تۆ چۆن دێیت 1 ملیۆن خەڵک پێش موازنە دامەزرێنی خەڵک دامەزراوە بەڵێ 2022 نانە لە 2022 بەڵا 1 ملیۆن خەڵک حکوومەتی محەممەد شیع سوودانی 1 ملیۆن خەڵکی دامەزراندووە بەشێکی بە قانونی ئەمنی غیزایی کراوە کەەوە زیادەی نەوتی ساڵی 2021 و 22 بووە بەڵام ئەگەر ئەو دۆخەی کە بۆ نەوت هەیە دروست ببێتەوە و داببەزێ عێراق چۆن نەتوانێەوە هەموو پارە مانگانە با بە موچە هەموو مەتاڵبی عێراق هەموو تێڕوانینی ئابووریانە و ئایندەی عێراق لەسەر ئەوەیە کە دامەزراندن هەبێ وەکو چۆن هەرێم ئەمەشی نەبووە واتە هەرێم 10 ساڵە خەڵکی بەڕەسمی دانەمەزراندووە لە یەک کابینەی کاک دکتۆر بەرهەم کە سەرۆک وەزیران بوو یاسای بودجە هەبوو 25,000 پلەی وەزیفی بە خاڵبەندی خەڵک دامەزرا ئیتر نەبینراوە ئەم حکوومەتی هەرێمە
دەرچووی دانەمەزرا و ساڵەکانی پێش و نوێ و یەکەمەکان و کەسدا بمەزرێنیان زڵمی گەورەی کردو حکوومەتی هەرێم لەگەڵەوە چۆن موچەی بڕیون ناتوانێت پلەی وەزیفی دابنێت حکوومەت هێرێم بەڕێز لەسەر بڕوانامە بەرزەکان یەکەمەکان کارت کرده بوو هیچ جوابێکە بوو سەبارەت بەوەی ڕەتکردنەوەی ئەو مامۆستا و فەرمانبەرانی سنووری ناوچەکانی دەروی هەرێمیش کە لە بوجە ڕەتکرایەوە بەڵێ ئەمە هەوڵماندا 10,000 پلەی وەزیفی ئیزافە بکەین بۆ هەرێمی کوردستان لەو تەخسیساتە باش بەڵام عێراق ڕازی نەبوو ئەڵێ لە مستحقاتی خۆتان بچن بیکەن باتە حکوومەتی هەرێمە توانێ بیکە ئەو بیانۆی نەما کە بڵێ ئێمە بەشە بوجەمان بڕا و داهاتمان کەمە و قەیرانەوەم قسانی کە پلە بەرزکردنەوەیان پێ بڕیم قسانی کە دامەزراندنیان پێوەستان گرێبەستیان نەکرد بە هەمیشەیی بۆیە حکوومەتی هەرێم ئەرکێتی ئەوانە بکە و پارەیەکی باشیشی بۆ دێ پارەشی لەبەردەستە بەشیەوە دەکات بە دڵنیاییەوە بەشی ئەوە زیاترەکەوە ئەش بێ بیکە پەیوەست بە ئەوانەی کە بڕوانامی بەرز یەکەمەکانەوە ئەوەی ناوچە دابڕێنراوەکانیش کە ڕەتکرایەوە بەڵێ ئەوەی یەکەمەکان و بڕوانامەکانی کە خوێندنی باڵا ئەرکی هەرێمە دایان بمەزرێنێ هەوڵماندا لە مەسەلەی وەزارەتی خوێندنی باڵای عێراق لە مەجلیسی خدمەی ئیتیحادی و ئێستاش دۆسیەکەیان هەر لەوەیە واتە نەڕەدیان کردوێتەوە نەقبوڵیان کردووە ئەوی تایبەتە بە ناوچەکانی هەرێم بەڵێ ئەوەی تایبەتە بە هەرێم ئەوی دیکە ئەوزەم دامەزرانەوەی ناوچە دابڕێنراوەکە ئەوەی ناوچە کوردستانیەکان ئەوە تا ڕادەیەک باشترە بەڵام ئەوە ئەرکی هەرێمی کوردستانە و پرسە حەل بکە وەگوتم هەوڵیشماندا و دۆسیەکەیان لە مەجلیسی خدمەی مەدەنی ئێستا لە وەزارەت خوێندنی باڵای عێراقەوە چۆتە ئەوێ ویستمانە و پرسەم جارە لە موازنە جێبکەینەوە لە مادەی 15 و لەگەڵ برایانی یەکگرتووی ئیسلامی لەگەڵ نەوەی نوێ 50 و شتێک واژۆمان کۆ کردەوە پێشکەشیشمان کرد ئەگەر دۆخەکە تێک نەچوایە هەندێک محاولاتمان کرد لەگەڵ جێگیری سەرۆکی پەرلەمان دکتۆر شاخەوانیش بەڵام بەداخەوە دۆخەکە زۆر خراپ بوو لە ئەو ئەخیرانی کە دواساتەکانی تێپەڕینی ئەو مادە گرنگانە بە تایبەت مادەی 15 بوو لەو مادانەی زۆرترین کێشەی لەسەر بوو سونە و شیعە لە دەرەوەی کورد بۆ ماوەی 4 سەعات چوونە ڕێکەوتن لەسەری کە هاتنەوە ویستیان بەو جۆرە تێیپەڕێنن کە لەسەری ڕێکەوتون و نزیک بە 700 هزار بۆ ملیۆنێک دامەزراندنی تری نوێیان خست بۆ ناو ئەو مادەیە بۆ محافەزاتی عێراق ئەو بوو چەند جارێک دۆخی نەخوازراو لە بینی شیعە و سونە ڕوویدا زۆر خراپ لەسەر ئەو مادەیە ئەوی تابەت بوو مامۆستایان و فەرمانبەرانی ناوچەکانی دەرەوەی دارەی هەرێم بەڵێ ئەوەی پێیوەست بوو بە ئەو 17,000 مامۆستا و فەرمانبەرەی خوێندنی کوردی لە ناوچە کوردستانیەکان طبعاً ئەوە هەر یعنی کرابووە پێشنیازی لیژنەی دارایی بۆ مادەی 15 بەڵام هەڕێیان نەدا بخوێنرێتەوە یعنی نەکەوتە دەنگدان و ڕەت کرێتەوە هەر نەچوە دەنگدان و بە تایبەت کە سەرۆکی پەرلەمان بینی ئیعتیرازە توندەکەی لەسەر ئەمە گیراس و نەبوو یەکسەر مەسجێک بوو بۆی کە حەلبوسی تێبگا مادام سونە کوتلەی بەر زۆرینەی سیادە کە هی خۆیەتی ڕازینین نەیخوێندەوە بەڵام ئەم بابەتێکی ناپەیڕەوی نەبوو کە راپۆرتی لیژنەی دارایی بێت نەیخوێنێتەوە سەدان ناپەیڕەوی تر کرا سەدان ناپەیڕەوی تر کرا ئەسڵەن تۆ ئەگەر ئەو سوورەیە کە ئێستا لێرەیە لیژنەی دارایی بەڵێ ئەگەر زۆر لیژنەی دارایی هەموو خەڵکە لەوێ دانیشووە بەڵێ 24 هێشتا لەوێ نین زۆریان بۆ نمونە دکتۆر جەمال کۆچەر لە یەکگرتووی ئیسلامی ئەسڵەن ئامادە نەبوو لە کۆی گفتوگۆکانی بوجا بچێتە ئەوێ چکە هیچ تەقدیرێکیان بۆ جوهدی لیژنەی مالی نەهێشت بووە واتە لیژنەی مالی ئەو هەموو کۆبوونەوە و وەرگرتنی مقتەرەحانە چۆن ئیتفاقی سیاسی لەو کاتانە ئاهات و ئەکراوەیاندایە دەستیانیان و بیخوێندنەوە ئەسڵەن ئەو پێشنیازەی کە لەسەر مادەی 14 هات بە دەنگدانی ئەوان تەسبیت بوو بەبێ دەنگدانی ئەوان لایەن برد و ئیتفاقێکی تری
بە واژۆی هادی عامریان هێنا بەبێ دەنگدانی لیژنەی دارایی بەبێ ئاگایی لیژنەی دارایی یعنی ڕئیسی لیژنەی دارایی پێشنیازی خۆیانی خوێندۆتەوە هەموو پەرلەمانتاران وتویانە ئەمەمان پێنی ئەمە چیەی خوێنیتەوە کو ئاویتیان نییە سەرۆکی پەرلەمان پێکەنیەوە توێتی بە سەرۆکی لیژنەی دارایی توێتەوە لایە ئەمە بخوێنەرەوە توێتەوە چییە وتمانە ئەوە چۆن ئەوە مقتەڕەحی لیژنەیە لە بەردەسی ئێمەیە توێت ئێمە ئیتفاقی سیاسی نوێیە ئەمە حسابە شەطبی مادەی 14 بکەن ئەمە بخەنە شوێنی ئاواتیان پەڕاندوە ینی لە هیچ وڵاتێک یاسای بودجە بەم دۆخەتێ ناپەڕێ یاسای بودجە کۆمەڵی خەبیری مالی و اقتصادی استراتیجی لە کۆمەڵێک بواری جۆرا و جۆری دەوڵەتە دێن یاسای موازنە دانێن پەرلەمان ئەرکێتی تێبینی خۆی لەسەر بە مناقلەیەک هەبوو پەسەندی کە بەڵام ئێستا ئەو یاسای بودجە کە پەسەندمان کردو بچێتەوە بۆ حکوومەت نایناسێتەوە چکە محەممەد شاسوودانی ژووی پێراچونە پێدەکەن تانەی لێ دەنوە مافی خۆیانە مافی خۆیانە تانە لە زۆرینەی مادەکانی یاسای بودجە بدەن و دەشتوانن و محکەمەی اتحادیش زۆر دەستکاری پەرلەمان کە ئەرکی پەرلەمان و دەسەڵاتی پەرلەمان نییە ڕەتێکات دوای تایبەتە بەرەمیسی تانەی لێ بدرێ خودەوە تانەی لێ نادرێت زیاتر ئەوەی پەیوەستە بە هەرێم پێشنیازەکەی پێشوو کە محافەزەیەک دایرێکت لە بەغداوە بەشە بودجەی بۆ بێ ئەوە لابرا چونکە پارتی دیموکراتانەیەدا لەوە گەر بەو جۆرە بڕۆشتایە بەڵام ئێستا بە جۆرێک ڕۆشتە هەردوو لایەن قبوڵیانە زۆر گرفتیان نییە بە ڕێکەوتنی هەردوو لایەنەوە کراوە تەنانەت ئەوەشی کە کێشەیان لەسەری بۆ دروست بوو مادەی 14 بڕگەی هەش کە ئەڵێ ئەگەر سەرۆکوەزیران ئەگەر حکوومەتی هەرێم بە خلافی ئەولەویاتی موچە و خانەنشینی و پرۆژەکانی وەبەرهێنان مامەڵەی لەگەڵ پارێزگایە کردەوە سەرۆکوەزیران زامنی جێبەجێکردنی عەدالەتەکە لەوە و لەگەڵ تەمویل وشەی تەمیل بەڵێ تەمەەن وشەی تەمیلکردنەکە سەرۆکی فراکسیۆنی دەوڵەتی یاسای نووری مالیکی بۆی کردن کاتێک خوێنرایەوە بە بێ وشەی تەمویل ئەو هەستاوتی قوبوڵ ناکەین هەرچی ئەو هەڵبسایەبی و تای قوبوڵی ناکەین هەموو شیعە بە یەک ئاواز دژێ بوون و چوونە سەر مینەسەکە بەس ئەو تەمیلکردنەکە زیادکراوە چیت تێدایە بۆ هیچ نییە هیچ نییە ناتوانرێت ئەوان ویان زانیوە بوو پارەکەی بۆ بێت ئەوان وا تێگەیشت بوون کە ئەم تەمویلە واتە لە بەغداوە پارە ڕێک تەمویل کرێ بۆ ئەوان تەمویل مەوزوعێکی بەحت واضحە یعنی هین نییە مستەڵەحێکی سیاسی نییە تەمویل لەبێ بۆ حساب بانقی بێ حکوومەتی هەرێم یەک حساب بانقی هەیە کە پارەی تیا تەمویل بکرێژ وەزارەتی مالیەی عێراقی کاتەوە لە ڕێی بانقی مرکزیەوە بەدەسەڵاتی سەرۆکوەزیران تەمویلی پارە و مستحقاتی هەرێمی تێئەچێ سەرۆکوەزیران یا هەر کەسێک کە سەلاحێتی سەرۆکوەزیرانی هەرێمی هەبێ ئەتوانێت دەریکاواتە ئێمە شوێنێکی ترمانی ئەو بتوانێت تەمویلی بکە تەمویل بۆ کێیەکە بۆ حسابی حکوومەتی هەرێم حسابێکی تر نییە تەمویلی تیا بێ بەڵام ئەمە جۆرێک لە زەمانەتی سیاسی بوو کرا بۆ ئەوەی ئەم کێشە ناوخۆیی هەرێم بە مەحەل ببێ هەردوو لایەن قوبوڵیان بوو یعنی ئێستاگەر ناکۆکیێ بێ شاسوودانی دەستکاری بودجێ هەرێم دەکات ڕاگرتن بێ قسەکردمێ لەگەڵ حکوومەتی هەرێم تەداخولێک دەکات بە لەم فەقەرەی کە پێیوەستە بە تعاملی پارێزگا ڕائگیرێ نەڕاستەوخۆ پارەی بۆ هێنێ بەس قسە لەگەڵ دەسەڵاتداران هەرێم لەگەڵ حکوومەتی هەرێمەکە کە گلەی یەکەیە بۆ نمونە لە سلێمانی نەخێر لە دووهۆک هەرچەنەوە بۆ سلێمانی نووسراوە ئەو کاتە ئەبێ جێبەجێکردنی یاساکە زەمانەتەکەی محەممەد شیع سوودانی باش سەبارەت بە پاشەکەوتەکە ئەندێکیان دەڵێن دەنگی هێناوە و کامێرەکانی پەرلەمانەگە سیر بکرێت چۆن ئایا دەنگی هێناوەی پاشەکەوت وەقسە لەسەرەوەش بوو هەندێک دەخان دەگرن لەوەی ئەو لە سەدا 12 دەڵێن کە خراوەتە ئەستۆی عێراق موچەکە لەبار ببرێ نانا خەڵک با بزانێ چی کراوە باش ئەمە دوو پێشنیار هەبوو پێشنیارێکیان هینەوەی نوێ بوو باشە ئەوەی کە لە ١٠ حکوومەتی هەرێم بیداتەوە لە مستحقاتی خۆی باش ئێمە هاتین شتێکی ترمان هێنا طبعاً ئەوە دەرهێنرا
لەو هەر لابرا بە یەکجاری وە سڵادەیە ئەو لە سادەیە لابرا واژوتان کرد بخۆرە ناو پەرلەمان ئەو لە سەدای حکومەت ئێستا پێتەڵێم چۆنە لەو کۆبوونەوەی کە ڕێکەوتن کرا لەسەر مادەی 14 لە نێوانی یەکێتی و پارتی و حەلبوسی و ئیتاری تەنسیقی باشە هادی عامری لە ئەخیر لەحزە لەگەڵ ئیتاری تەنسیقی دانیشت بوو بۆی تیان گەێنێ اتفاقەکە چۆنە سەرۆکی پەرلەمان لەوێ بوو من چووم هەندێک لە بەڕێزانی تریژ هاتن لەوێ مەوزوعی نەوتی مووسڵ و کەرکووک مناقەشە بوو من وتم ئەگەر ئێوە ئەم فەقەرەیەدا داتان ناوە تەطبیقی بکەن ئەبێت 400,000ەکە بکەن بە 200 چکە هەرێم نەوتی نامێنێ تۆ شێخان و خورمەڵی لێ دەرکەی هەرێم نیوەی نەوتی لە دەسەدا تمەگەر هەر 400ەکە دانێنەوێت 200,000 تری ڕۆژانە هەرێم بۆتان بکڕێ دوایی دەستکاری کرد هادی عامری بە خەتی خۆی دەستکاری کرد کە واقع حالی ئێستا ناگرێتەوەتە ئەو زمانی ئەو فەقەرەیە بکا کە ئەڵێ لە مادەی 13 ئەڵێ هەرێم 400,000 بەرمیل نەوتەدا دەست لەوە نادرێ واقع حالی ئێستا بەس دەست لە کامانە دەدرێت ئەوە لابرا ئەوە هەر لابرا دوایی هەر لابرا خاڵە بەڵە لەو بەینا کێشەیان لەسەر بڕگەکەی تر هەبوو کە بڕگەی 12 بوو لە مادەی 14 کە پێشنازی لیژنەی دارایی بوو کە پێشنیازی لیژنەی دارایی بووە کە دەیگوت دەبێت لە سەدادەی حکوومەتیێنی پاشەکەوت بداتەوە بەڵێ من بە یەکێک لەو بە ڕێزانەی لیژنەی دارایی و دوتم سەرۆکی لیژنەی دارایی گۆڕاوت یعنی سوتمونێک ئاگادی عامری دانیشتووە پرۆژەی بودجەی بەدەستەوەی زەربی لێە و سەحی لێە و ئیزافەیەەکە کە چووم لەگەڵ حەلبوسی هەندێک مناقەشە ڕوویدا لەسەر پاشەکەوتەکە لەسەر نەوتەکە دوایی حەلبوسی وەرەقەکەی لە پرۆژەی موازنەکەی لە هادی عامری سند وتی قەڵەمەکەشتم بەرێ قەڵەمە سوورەکە قەڵەمی هادی عامری بوو بەڵێ ئاوە 4 زەڕبیدا لە پاشەکەوت وتی تەواو حەل بوو منیش لێم وەرگرتم بابەوە ئەوە حەقی خەڵکی کوردستانە بە حەلبوسی دوت بە حەلبوسی وت بە هادی عامری وت بە هادی عامری وتم ئێمەوە قبوڵ ناکەین وتی قبوڵی ناکەن بچن با خەڵک مزاهرە بکە من تەئیدتانەکەم چونکە حکوومەتی هەرێم بەڵێ وتی حکوومەتی هەرێم تەحمولیەوە ناکە وە پارتی تەحمولیەوە هەموو زەختە ناکە ئیتر لەو کاتە وەزیری داد کاک خالی چوانی لەوێ بوو کاکەرێم سروەخانی ئاگادار کرد فراکسیۆنینەوەی نوێ کا خالی وتی ئاگاداریان کە با بێن هەر سۆران لێرەیە بە ببینن کە چی ڕۆدا دوایی بزانن بەڵام تێپەڕی واتە ئەم لە سادەیان لەوێ لابرد لە ناو برد باشە دوایی هاتین بیرمان کردەوە پێشنیارێکی تر بێنین بزانین شتێک بکەین کە جێی ببێتەوە باشە وتمان حکوومەتی هەرێم عێراق لەگەڵ حکوومەتی هەرێم شتێک بکەن لە پشتی ئەو نەسەوە ئێمە ئەوەماندانا کە ئێمە لە 150 داهاتی ئیتیحادیە گێڕینەوە باش لەوە بماندنەوە بە قەرز بماندنێ واتە نیوەی داهاتی ئیتیحادیمان بە قەرز بدەنەوە بۆی لە 100 وتیان چەند بنووسین بۆ پاشەکەوتەکە ئەگەر ئەوە بێ من بەدەستی خۆم 12 نووسی وتمان ئەو کاتە حکوومەتی هەرێم لە مادەی 13 لە بڕگەی یەکەم تەسوێی هەیە لە 2004 بۆ 2022 با حکوومەتی هەرێم لێمان پرسیون کاکە ئێوە مەوزوعی پاشەکەوت ناڵێن لەوێ هەیە داوامان کردووە لە تەسویەکە عێراق بمانداتەوە وتیان با ئێوتمان باشە تۆڵەی لە 2015 بۆ 2000 چەند موچە پاشەکەوت کراوە بڕراوە لەوێت تۆ بەڵگەی خۆت هەیەڵی مستحقاتم لای عێراقە و بۆیە من ئەوەم کردووە بەمە ئێمە ئەو قەرزانە لەسەرمان بێ ئێوە لە 12 پاشەکەوتی پێبەنەوە بچن لەوێ وەریگرنەوە
دوایی هەستمان کرد کە عێراقیەکان ناچنە ژێرباریەوەی حکوومەتی عێراقی کوت لە شیعی و سونیەکان شیعەکان بە تایبەت هاتی نەمەمان تەڕەح نەکرد بە ڕەسمی بیخینە دەنگدان هاتی نوتمان کاکە ئێمە مافی خۆمانە لە ساسی پارەی زیادەی نەوت کە لە سەروی $70 پێمان بدەن ئێمە دەینەوە بە پاشەکەوتی خۆمان ئەوە مافی خۆمانە نەوتی هەرێم کە ئەفرۆشرەیە پارەی زیادەی نەوتەکە چکە و نەوتەی ئێستا ئەفرۆشرێ بۆ نمونە بە سەروی $70 فرۆشێ بە $80 فرۆشێ بەیانە چێتە $90 هێتە $72 لە سەروی $70ەوە نرخەکە تەخمینیە لە سەروی $70ەوە نرخەکە حەقیقیە زیادەکەی بێ بگەڕێتەوە بۆ ئێمە زیادەکەی عەجزی عێراقی پێپڕکەینەوە کە ئێمە هۆکاری عەجزەکە نین بەشێکی زۆری نایە بۆ ئێمە ئەگەر ئێمە هۆکاری عەجزەکەیش ئەوخێنە و دەنگدان وشت خوێنرایەوە ئەمە وتمان ئێمە لە پارەی زیادەی نەوتی خۆمان کە سعری حەقیقیە چکە و $70 تەخمینی ئێستا حەقی خۆشمانە پارەی زیادەی نوت بۆ هەرێم بێتەوە تێرێ مابەست بەڵێ ئەیچی بوو دەنگی نێنە دەنگی هێنا ئێمە کاتێک کە هەلبوسی خوێندیەوە وتی ئەم پێش نیازە مادەی تازەمان هەیە ئەمە پەیوەستە بە ئیدخاری ئیجباری مۆزەفینی ئیقلیم هەروتی ئیقلیم سەرۆکی فراکسیۆنی دەوڵەتی یاسا چۆن بۆ وشەی تەزامونەکە بۆ سلێمانی تەمیلەکە بۆ سلێمانی هەستاوتی ئەوەی تیانە بێ نایڵین موازنە بڕوا هەموو شیعە لەگەڵ یا هاتە سەرخەت وتی قبوڵمان نییە بەڵێ وتی قبوڵمان نییە بە هەمان شێوە لەمەی پاشەکەوتا هەر ئەو یەکەم کەس هەستا وتی قبوڵمان نییە یەک فلسی تر یەک شتی تر یەک بڕگەی تر بۆ هەرێم بنووسێ سووران بۆی ڕوون ئەو لە 12 هەر نەخرا دەنگدانەوە بەڵێ خرا 12 بەڵێ خرا بەس ئەو لە زیادەی داهاتی نەوت بەڵێ لە زیادەی داهاتی نەگەوەی تر کە پێش ناوەی تر نەخرا بەڵێ ئەمەی زیادەی نەوت خرا من خۆم هەرێم و عێراق پابند بکرێت لە 12 لە زیادەی نەوت هێرێم بدرێتەوە پاشەکەوت نا لە ساسی زیادەی نەوت کە دەدرێتەوە بە هەرێم هەرێم لە 12 بۆ پاشەکەوت گەڕانەوەی پاشەکەوت بەکارەیە هیچ ڕەبتی بە عێراقەوە نەبوو باشە بەس پێشتر سەر فراکسیۆنەکان دانەیەکیان واژۆ کرد ئەومان تەقدیم نەکرد ئەوە تەقدیم نەکرا ئەومان خەڵک شتی لەسەر نووسی ئەومان تەقدیم نەکرد کە پاشەکەوت کێشەی بۆ دروست بێ ئەومان تەقدیم نەکرد ئەی ئەوەی سەدادەیەک هەر نەخرا دەنگدان و ناو سەدادەیەکە پێش 12ەکە سروەخان خوێندیەوە باشە سەرۆکی پەرلەمان ڕێی پێداوتی مختارەحەکە بخوێنەرەوە باشە چونکە 66 واژۆمان بۆ پێشکەش کردبوو بۆی بخرێتەوە ناو دەنگدان کە خوێندیەوە نەیخستە دەنگدان هەر نەیخستە دەنگدان 12ەکەی کە لە پشت لە زیادەی نەوتی هەرێم لە زیادەی نەوتی هەرێم بدرێتەوە بەڵام شیعەکان نەیانە بیست بەس هەندێکیان دەڵێن گوایە دەنگی هێناوە و کامیرەکانی پەرلەمان دەبێت سیر بکرێتەوە چۆنە من خۆم لە بەردەم لە ئاستی حەلبوسی لە بەردەم یابووم خۆم تەسویرم کرد کە خوێندیەوە هەر بە زۆر خوێندیەوە خستێ تەسویت هەموو شیعە کە دوو لە سەرسیەی دانیشتەکانی شوێنی دانیشتەکانی پەرلەمان دوو لە سەرسیان لەوێ دانیشن دەنگیان نەدا سونەش دەنگی نەدا بەس کورد دەنگیدا بەچی دەنگی هێناوە پێ دەنگی نهێناوە دەنگی نەهێنا باشە بەس چەند خولەکێکمانمەوە سەبارەت بە پرۆژەکان ئەوەی دانراوە 2 تریلیۆن و 781 میلیارد بۆ بجێ وەبارێنان 276 میلیارد بۆ پەرەپێدانی پارێزگاکان ئەو بەڕپارەیە دەگات و ئەو پرۆژانی کەوەستاون دەست پێ دەکاتەوە هەلی کارێک دەڕخسێنرێت بەدڵنیاییەوە ئەو پارانە بێ دێتەوە بۆ هەرێم و ناڵێمە بێ هەرێم زۆر بە عادیلانەدا بەشی بکە مامەڵە بکە بە پێی دابەشی بە تایبەتی وەبەرهێنانەکە و پەرەپێدانەکەش بە پێی ژماری دانیشتوانە بە پێی ژمارە دانیشتوان بە پێ و ناوچانەی پێویستێتی بە پێی ئەو ئیتفاقێکێتی و پارتی بەو هەموو ناکۆکیەوە هەیەە لە ناوم حکوومەتە باشە بەڵام دوجار بۆ خەڵک باشە حکوومەتی هەرێم بەس چی بۆ خەڵکی هەژارتە ئێمە زۆر جار بڵین کە بەرنامە دەکەین خەڵک دڵێن بۆ هەر باسی موچە خۆر دەکەن ئەزانی تێدایە بۆ چاودێری کۆمەڵاتیەوەی کە بەڕێ زووتر لە پەرلەمان بردراوە منداڵی بێباوە ئافرەتی بێهاو سەر بە ساڵات چوو بۆ گەنجێک کە بێکارە هیچ پشکیان نیە لە کاتێک کە خەڵک موچە لە کاتی خۆی وەرەگرێ کاتێ پرۆژە دەست پێ ئەکاتەوە کاتێ خانە نشین پارە وەرەگرێ ئەمانە هەمووی ئەچێتەوە ناو بازار جوڵەی ئابووری دروستە بێ
هەلی کار دروستە بێ تۆ بێکاری بۆ دروست بوو لە بەرەوەی پرۆژە نییە لە بەرەوەی حکوومەتە لە پارە نییە و دامەزراندن نییە لە بەرەوەی بازار خەڵک پارەی پێ نییە و ناوێرێ لە کاتی خۆی موچەوەر ناگرێ و بە دواکەوتوی وەرێگرێ و هەموو ساڵێک 11 مانگ بۆ لای ئەو خەڵکی هەژاریش کە موچەخۆر نییە لە بازاڕا کاری وەستاوە دوکاندارێک کە موچەخۆر پارەی پێ نەبێ ئەویش ئیشی نابێ بۆیە هەموو ئەمانە پەیوەندی بە یەکەوەیە ئێمە کە باسی ئەوواکەین حکوومەتی هێرێم ئەرکێتی تۆڕی کۆمەڵایەتیش دەست پێ بکاتەوە لە عێراق ئەوەندە هەیە مادەی 55 مادەی 55 ئەڵەیە قوتابیەکانیان لە ئاستی پەروەردە و خوێندنی باڵا و مەعاهید پارەی خوێندنەکەیان خرایە سەر حکوومەتی عێراقی هەموو ئەوانەی لە ناوەندی و ئامادەی و زانکۆ پەیمانگەکان پارەیان پێ بدرێت بەڵێ هەموو ئەوانەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی وەکو هەژار بێکار کەم ئەندام پارە وەرەگرن مناڵەکانیان پارەی خوێندنەکەیان کەوتە سەر حکوومەت باش بەس کەسوێن لەو بەرپارەی دێ ئەو چاودێری کۆمەڵاتی خۆ زۆر کەم بۆ حکوومەت پارەی نەبیانداتەوە معقولە پاساوی چاکسازی ڕابگیرێ بەڕێز پێشتر ئیشی زۆر لەسەر کردن بەڵێ ئەو پاساوانەی حکوومەت بۆ بڕینی هەموو لە بەرزکردنەوە تا ئەو سەر هیچی بەهانەی نینەوە بێ هەمووی دەست پێ بکاتەوە باشە ئەیکەی بجێ هەرێن بە تەواوەتی دێ ئێستا باسی زیاتر لە تریلیۆنێک و 300 ملیاردەکەی مانگان ئەگەر زەرب تەقسیمەوەکەی بە تەواوەتی دێ بۆ نمونە لە ئێمە لە یەکی 2023ەوە بوجەمان بۆ دێ ئەو پارانەی کە وەرمان گرتووە بە سولفا باشە هەمووی تەسویا کرێ چەندێک حەقمان بکەوێت لە یەکەوە هەتا جێبەجێکردنی یاساکە هەمووی تەسویا کرێ و لەوێش حەقمان هەیە لەوێش پارەمان بۆ دێتەوە باشە زایدەن ئێمە لەو ڕۆژەوەی یاساکەمان پەسەند کرد کە کاتە 12 مانگ یاساکە چێ بۆ کەی چوو بۆ سەرۆکی کۆمار 15 ڕۆژ حسابە بۆی سەرۆک کۆمار واژۆی کاوبینێرێ بۆ وەقایع یان سەرۆک کۆمار دەسەڵاتی هەیە تێبینی لەسەر بڕگەیەک مادەیەکە بێ بیگەڕێنێتەوە چاکی کەین و بینێرینەوە ئەگەر سەرۆک کۆمار زوو واژۆی بکە ئەڕوا بۆ وەقایع و ینی بۆ مانگی حەوت دەچێتە بۆ جێبەجێکردنەوە ئەبێ 15 ڕۆژێکی تر ئەبێ وەزارەتی دارایی ڕێنمایی بۆ دەرکا بۆ ئاسان جێبەجێکردنی یاساکە بەسوارد بە ئێستا 200 میلیارد تقریبا تریلیۆنێک و 200 میلیارد هاتووە لە بەغدا 400 میلیاری هاتووە موچە شەر دیار نییە داهاتی ناوخۆ هەیە نەوت فرۆشتنی نەوت بە تەنکەر هەیە لە کوردستان سەموچەی مانگی 5 ئەوە 13 دیار نییە دەنگی نییە بەڵێ هۆکارەکەی چی دەبینی بە حکوومەت هێرێم جواب باتەوە باشە بەزۆکو خۆت ینی هۆکارەکەی نەبوونی داهات یاخود گەندەڵیە چییە هەموویەتی سزادانە هەموویەتی حکوومەتی هێرێم وەزعی خراپە ئەڵێ بەرداوە بە سەریاوەندە تاساوە چکەیەکی بەدەستەوە نەماوە بەس بەچی تۆ بەڕێز پێش دەڵێ ئێستا دەڵی بەرد لە سەری درراوە پێشە دەدەگوت شاحینەیەک مادەی مخەدیری لێگیراوە چی دەسەڵاتی کەم کراوەتەوە بۆ من وەکو هەرێم وەکو حکوومەت والله ئەم برادەرانە گەر بەسەر خۆیانی نایێنن چکە بەداخەوە لە هەرێمی کوردستان ناچنە ژێرباری شکست و دۆڕانەوە گەرنا بەسەر خۆیانی بهێنن باشە هیچ شتێ بە ناوی حکوومەتی هەرێمەوە بۆ ئەوان نەماوەتەوە هیچ نەوتە لە دەستیان نەماوە حکوومەتە بۆ بەکار بەڕێگەر پەرلەمانە هەڵوەشاوەتەوە کۆمیسیۆنە شەرعیەتی نەماوە چاوەڕێیەکە نەو پارەیە بێت و دابەشیکەن ئەویژە بێ لە ژێر وردبینی و چاودێرێکی زۆرە چکە چۆن باوەڕکە هەرێمی کوردستان لە بەغدا بەو هەموو ئیتیفاقە سیاسی هەیەە بەو هەمووی کە لەو کوت لە سیاسیانە لەوەڕیان لەسەر هەرێمە باشە لەوەڕ ماڵیان پارەیانە لە داهاتی میلەتیش ئەی طبعاً بۆی ڕۆژێک دیفاع لە میلەتەکەن بەس بینیمان والله بەرەبەیانی 12 مانگ ئینسان غوربەتێکی گر لە ناو ئەوانە کە چیان بە خەڵکی کوردستان کرد کاکەواز بێنە حکوومەتی هەرێم لێگەڕێت ئینسان ناتوانێت دیفاعی لێ بکە ئەوەندە شتی خراپی کرۆ بەڵام قوتی خەڵک و مستەحقاتی خەڵک لەوێ کارێکی پێکراوە زۆر بێ دۆست زۆر بێ کەس هەمووشی هۆکارەکەی شکستی ئەم حکومڕانیەتەیە کە وای کردووە بەو جۆرە مامەڵە لەگەڵمانە بکەن ئێستا چۆن تاوانبارێکە چەند ساڵ هەڵهاتبێ و تاوانی گەورەی کردبێ سەدان سکاڵاکاری لەسەر بێ کە ئەیهێنە ناو حەلەبەی تاوانباریەوە لە بەردەم دادگا هەریەکە داواکە سزایەکی توندی لەسەر بدرێ
حکوومەتی هەرێم لە بەغا ئاوای لێکراوە ئاوا مامەڵەیان لەگەڵە کرد بەهۆی ئەمەی کە حکوومەتی هەرێم ئاوا مامەڵی لەگەڵەکڕێ خەڵکی کوردستان بەشێک لەو مستحقاتانەی بوو بە قوربانی ئەوە و ئەگەر بەقەر ئەو دوو حیزبەی دەسەڵات بەقەر ئەو شەڕی کە ئەیان کرد لەسەر ناکۆچیەکانی خۆیان بۆی کیان دەستی کیان بشکێننەوە بە ڕوبعی ئەوە لەسەر مافی خەڵک لەسەر پاشەکەوت بیان کردایە ئەچەسپی پەیوەست بەوەی مامۆستایان و فەرمانبەرانی این ناوچەکانی تر ئەوە گوتم هەر بۆی لە یادم چوو نەخرایین بەڵام ئەمە نەخرایە دەنگدان سونەکان دژی بوون ئەمە یەکێکە لە بڕگەکان بڕگەی 21 لە میحوەری تەنفیزی کارنامەی محەممەد شیع سوودانی کە 27 دەی 2022 لە ناو پەرلەمان دەنگمان پێدا و قووەتی قانونی هەیە من لە 8 2023 نووسراوی فەرمیم کردو بۆ سەرۆک وەزیران بۆ جێبەجێکردنی گەڕانەوەی 17,000 فەرمانبەر و مامۆستای خوێندنی کوردی بۆ سەر حکوومەتی ئیتیحادی وەزارەتی پەروەردە بەڕێزیان لە 28 نووسراوی کردو بۆ وەزیری تەربیە بۆ جێبەجێکردنی لە مانگی 12 ساڵی 2022 لیژنە بۆ تەطبیقکردنی ئەو بڕگەیە دروست بووە و لە 12 دووش جارێکی تر سەرۆک وەزیران تاکید لە وەزارەتی پەروەردەکە بۆ جێبەجێکردنی ئەمە ماوەیەکی بۆ دانرابوو بۆ جێبەجێکردنی کە ساڵێکە واتە ئەوە کە لەوێ نەخرایە دەنگەوە مەرجنیەوەی تر سقوتی کردێن نەخێرەوە دەکرێت جێبەجێ بکرێت ئەوە هەر بەردەوامین لەسەری و شاءڵا دەستی لێ بەرنادەین تر بە کورتی یەکەمیان سوار بکەوتت بەردی لەسەر درا حکوومەتێم سەری شکا بە تەواوەتی لە بەغدا وای بە ئێستا بەس دەسەڵاتی پارە پەیدا دابەشکردنی هەیە حکوومەتی هەرێم وەکو تاوانبارێک کە هەڵهاتووە و دوایی گیراوەتەوە و سزاکەی لەسەر جێبەجێەکە ناوای لێهاتووە باسی هەڵبژاردن کەوتت هەڵبژاردن هیچ دیارە دەکرێت کە ئێستا دەبێ بەغدا بیکە کۆمیسیۆنی عێراق هەڵبژاردن دوای قەرارەکەی محکەمەی ئیتیحادی ئەبێ سەرۆکی هەرێم بە تەنسیق لەگەڵ کۆمیسیۆن ڕۆژێک بۆ هەڵبژاردن دیاری کۆمیسیۆنی عێراق ڕۆژێک بۆ ئەنجامدانی هەڵبژاردن ساڵ دەکرێت ساڵی داهاتوو خۆی کۆمیسیۆنی عێراق تاکو 12 بێ هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق بێ لە هەرێم ئەنجام بدا و حوتی یەک وادەی کۆمیسیۆنی عێراق تەواوە بێت چەنە تەواوبوونی وادەی کۆمیسیۆنی عێراق مجلیسی قەزا ئەنجومەنی دادوەری نوێیە کاتەوە و دادوەرەکان دادوەری تردانێ بە هەفتەیە دەتوانرێ و پرۆسەیە کۆمیسیۆن بخرێتەوە سەرکار ئەمێنێتەوە سەرەوەی کۆمیسیۆنی عێراق لە گفتوگۆ لەگەڵ سەرۆکی هەرێم ئەگەنە چه سیغەیەک بۆ ئەوەی ئایا لە پێش پارێزگاکان ئەنجامی بدەن یا لە دوای پارێزگاکان ئەگەر دوای پارێزگاکانی عێراق ئەنجامی بدەن ئەوە تاخیرە بێکەوێتە ساڵی ئایندا ئەگەر پێشەوەش ئەنجامی بدەن ئایا کاتی پێویست لە بەردەستیانە ئەتوانن بۆیە ئەمە جارێک ڕوون نیە ئەمێنێتەوە بۆ ئەو ئالیە توشت هەندێک وردەکاری هەیە لەگەڵ کۆمیسیۆنی عێراق تاوتوێ بکرێت سپاس دەکەین کاک سەر عومەر مامدەمان سپاسیان بەدەم دەکەین سپاس بۆی بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ